سڵاوتان لێبێت لە پشتمەوە بینایەک هەیە ئەم بینایی کە پرسیارگەلێکی لایەوە دروست کردووە و لەگەڵ ما بن بۆ ڕووماڵ و بە دوواداچوون لەسەر پرسی ئەم بینایە کە لە ڕۆکلی ڕۆدی برمیگامە و لای زۆرێک لە ئێوە کە جێی پرسیارە و لای سەرپەرشتیاری ئەم جێگا کە قەرار بوو بکرێتە مزگەوت کۆمەڵێک وەڵامی لایە کە وەڵامی هەموو گومانەکان ئەداتەوە. پێشەوەی کە بچینە سەر ڕووماڵەکە و بەداچوونەکە وەربگرین ئەبێ هەمومان لەوە تێبگەیت کاتێککە قەرارە کەسێک قسەی بکات یاگە قەرار ڕستەیەک بخوێنیتەوە ئەگەر سەرەتای ڕستەکە ببڕیت و وە کۆتاییەکەشی لابەریت و نەخوێنیتەوە ناوەڕاستەکەی دەرکەی واتان نەبەخشێ و پرسیار هەڵەگرێت. بۆیە پێشەوەی کە بڕیار بدەین پارەی ئەم مزگەوتە چیری هات یا دۆسی ئەم مزگەوتە بەکوێ گەشت ئەبێ ئێوە تێبگەێنن کە ئەم شوێنە قەرار بکرێتە مزگەوت، بەڵام بەهۆی شکات و بەهۆی پەشیمانبوونەوەی خانە و خاوەنەکەی کێشەی تێکەوت و کێشەکە چووەتە چ قۆناغێک ئەڕۆین لە سەرپەرشتیاری ئەم جێگەی قەرار بکرێتە مزگەوت ئەپرسین بزانین بەکوێ گەشتۆ و ئێوەش لەگەڵمان من لەگەڵ تیمی کەناڵی بیکەی4 بە ڕووماڵی سەیدەورامی ئەچین بەدارچوونی ئەم قەزیاکەین کە ئێوە پرسیارگەلێکتان لە ئێمە کردبوو بە کۆمنت بە تەلەفۆن ئەوە ئێمەش وەکو بەڵێنەکە کە پێمان دابوون بە دوایچوومان کرد ئەم بینایە لای ئێوە ڕوونەکەینەوە کە بەکوێ گەشتووە. لەگەڵمان من با بڕۆین کاکە شەمووس. دووبارە سڵاوتان لەبێت. پێش ئەوەی کە پرسیارەکان ئاڕاستە بکەین ئێوە وەڵام وەربگرن لێرە من نەتوانم بەخۆی گشتی کورتی کەمەوە لەما دوایشنە لای برایان ئەمانی کەی بین بەرسمەوە هەمووی بەڵگەی ئەو پارانەی کە وەرگیراون لە کاک مەحموود و ئەحمەد و سۆران و ڕەوەند و هەر کەسێکە هەیە بڕی هەرچەنە تەنان 20 پاوەنی امتیابینی پێم وابێت یعنی لە کەمتری پارەوە لە 20 پاوەن تا 100 پاوەن نووسراوە و هاوکات ژمارە تەلەفۆنی ئەو کەسێک کە پارەکەی بەخشیوە. ئەمەش بەڵگەیەکی حەشاڵ نەگرە بۆ نیەت پاکی لەم پرۆژەیە بۆیە کە ئەم لەم کات و لەم هەلوبەرجەیە من پرسیارم لێ کرد ئەو ڕقەم و ناوە بۆ چی بوو ئەڵێ لە ئیستەیە بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە لە دادگا بیدۆڕێنین هەرچ من نازانم ئاڕاستەی جەنابێکم کە بزانم ئەم پرۆسە گەشتۆ بەچی ئەمان نیەتیان ئەوەیە کە ئەو پارەی کە لایەنەمێنێتەوە تەلەفۆن کرد بۆ کاک سەید و کاک سۆران و کاک هەر کەسێک هەیە بەڕێز جەنابێت دەتوانی پارەکەت وەرگیتەوە یا لەوەکە سەرپەرشتمان لێ بکەی کە بیکەین بە خێر بۆت یا هەر شتێکی کە هەیە. بۆیە بە یەکەم پرسیار ئەچمە لای بەڕێز مامۆستا ئارام و ئەم برایانش هەمویان پێکەوە وەکو ئیدارەی سەرپەرشتیاری ئەم مزگەوتەوە ئەو مزگەوتی ئەوێش و لێرەیە پرسیارەکەم بۆ دروست بوو سەرەتای پرسیارەکەم بۆ دەست پێکەم بەڕێز مامۆستا ئارام ئەم مزگەوتتان هەبوو ئەم شوێنەتان هەبوو بۆ پەنگان و بۆ تێپێچان لەو مزگەوتە گەورە و ئەو ئەرکە قورسەتان لە چی بوو؟ وەڵا سەرەتا بەنای خوای بەخشندەی میرەبان کاک سەید ئەڵبەتە جێی خۆی تێم پرسیارە ئێمە لێرە شوێنێکمان هەیە بە کرێوە ئەگەر سیرکی هەم جوغرافیای شوێنەکە زۆر گونجاونی هەمیش بچووکە و معلومیشە کە ئێمە وەکو جالەی کوردی لە زیادبوون داین واتە ئەگەر خێزانێک لە چەند ساڵی داهاتوە بێ بە 6-7 ماڵ ئێمە شوێنێکی گەوری وامان پێویستە ئەو شوێنە تەنها مزگەوت و شوێنی نوێژ نەبووە ئەو شوێنە ئێمە دامان ناوە کە پرۆژەکانمانی تیا بخەینە گەڕ یەکێک لەوانەکە شوێنی مرد و شۆر بووە کە ضرورەت بووە بۆ مجتەمەعی ئێمە مجتەمەعی موسڵمان و کوردیش و سنتەرێکی گەنجان و لاوان بووە کە گەنجی تیا کۆ بکەینەوە و سنتەری کۆمەڵایەتی بۆ چارەسەکردنی کێشە کۆمەڵایەتیەکانی خەڵک بۆ پەنابەرە تازە هاتووەکان بۆ هەچ کەسێک کە پێویستی بە ئێمە بوو بێ و تەنانەت ئێمە قاعەی وەرزشمان داناوە لەوێ کە بیکەینەوە کە ئەزانین خوشکانمان ژنی کورد مەحرومە لە وڵاتەیە و پیاوەکانیش بە هەمان شێوە کە تێکەڵ نابن لە شوێنە تێکەڵەکانە واتە ئێمە شوێنێکی وەرزشیمان هەبێ بۆ یاری جیم بۆ وەرزشێکی باش کە ژن بەجیا و پیاو بەجیا و تەنانەت قاعەمان هەبووە بۆ نەخێریەکان کە ناونانی مناڵە ژنهێنانە وەلیمەیە هەر شتێک لەم بابەتانە ئەمە ضرورەتە لە ژیانی ئێمە بۆیە ئێمە وەک ئینگلیز دەڵێ ئێمە سێرڤیسەکانمان لە from birth to death واتە لە لەدایک بوونەوە لە بانگدانی مناڵ بەگوێی مناڵە هەتا ئەوکو مردن و شۆردن و نوێشکردن لەسەری ئێمە لە خزمەتی خەڵکا بووین. باشە بۆ ئەو مزگەوتە بە هۆڵ کراوە قەزێکی هۆڵ کراوە یەکلایی بۆتەوە چی دیاتووە بۆ ناتوانن بەرەو پێش بڕۆن؟ بەڵێ ئەلبەتە جەنابتان بەڵگەکانتان بینی کە ئێمە بە شێوازێکی دروست و شەرعی چوینە پێشەوە کە معاملەیەکی دروستمان کرد ئەو بینایمان کڕیوە و پێشەکیمان داوە بیعمان داوە کە ئێستا 150,000 پاوەندمان لەو بینایە کە وەکو پێشەکی داوامانە. بەڵام ئیتر هەندێک هۆکار کە لەوانەیە خەڵک خۆی
هەندێکی بزانێکەوە بگورە ئیسا لای خەڵک ئەوەیە کاڵێ نەکرا بە مزگەوت کە نەکرا بە مزگەوت بۆ نەکرا من ئەو وەڵامی و پرسیارەمەوێت بێتەوە و گەشتو بەچی خاوەنی بیناکە پەشیمان بۆ لێمان لەوەی کە بکرێ بە مزگەوت یا پێتان فرۆشی هەردووکیان باش بەداخەوە هەردووکیان کە یعنی ئێمە یەکێک لە هۆکاری ڕەبزی پلانن پرمیشن واتە ڕەزامەندی کە بکرێ بە مزگەوت لاندلۆردەکە بوو چونکە مەخمان لە کانسڵکە قسەمانە کرد ئەیانوت ئێمە سەرتیفیکێتی بیمانەوێت کە کۆمپلیتیکەن پەیوەندی بە لاندلۆردەوەی لاندلۆردش ڕەزامەندی نەدا هەتا لەسەر سایدەکانی کانسڵ و لۆکاڵ نیوزی بێرمیگام نووسیبی من ئەم شوێنە ئەگەێڕمە بۆ نەیچەی بزنەکەی خۆواتە کە پۆپەواتە کە باڕۆ شوێنی مشت خواردنەوەیە ئەمەش حڕە بۆ خۆی ئازادە بەڵام زەرەرەکەی لێ ئێمە ئەوە بوو بەڕاستی کە پەشیمان بۆ شوێنەکەی لێ سندینەوە ئێوە گرێبەستان لەگەڵ هەیە ئێمە گرێبەستی شەرعیمان هەیە کە کۆمەڵە خەڵک شاهیدە و عەقدێکی ترمان لەگەڵ هەیە بە شێوازی قانونی بەڵێ گرێبەستی قانونیمان لەگەڵ هەیە ئەگینا وانەبانە ئەچوە محکەمە شاهدتان هەیە بۆی کە ئەو شوێنە بە ئێوە فرۆشێت نەکێک و دوو ممکنە زیاتر لە دە کەس شاهد بووە لە زۆربەی جەلسەکانەکە دانیشتوون لەگەڵمانە هەم خەڵکی نزیکی خۆی هەم خەڵکی موسلح خەڵکی خێرخواست خەڵکێکی زۆر شایدە لەسەر ئەو قەزیە بەڵێ ڕێکۆرتان کردووە ئەو کۆبوونەوە دانیشتنێکە ئەو قسە بکاتەوە بڵێ بنەو شوێنە فرۆشم بە ئێوە بە دڵنیاییەوە زۆربەی ڕێکۆرد کراوە لەسەر ڕەزامەندی خۆیان کە زۆر ینی بەڕاستی بە ئینسافانە هاتوونەتە پێشەوە لە سەرتاوە ئێمە بەداخۆ ئەمە ڕوونە ئەم بەڵگانە هەمووی لە دادگان ێسا ئەمە ڕوونە کابرا پەشیمان بۆ تۆ هەم بیفرۆشیەوە بشکێ بە مزگەوت ئەمە واز لەوە بین کە بەڵام بەکوی گشتی پەشیمان بۆ تۆ نایفرۆشیت باش کە نایفرۆشی پارەکە چی دی هەو پارەکە چی دیەکەنەوە بەڵێ من پێم خۆش ئەم پرسی وەڵامی پرسیارە هەردوو هاوکارەکانی کەشت وەکو ئیداری مزگەوت ئێوە قسەی لەسەر بکەن و وەڵاممان بنەوە چکە ئەو پرسیارەیان هەیە خەڵک بەڵێ وڵای جان پرسیارە زۆرە کرێ خۆزگا هەموو کەسێک وەک جەنابتان دڵسۆزانە بەهاتا ڕوبەڕوو محاسبەی لەگەڵ ئێمە بکردا حساباتی بکردا بیتە ئەم پارە چی لێ دێ وە چەند کۆ کراوەتەوە یاخود چی هەیە ئەلبەتە این پارەمان بۆ شخصی خۆمان بۆ خانەوادە و بۆ بەژۆنی خۆمان هیچ کەسمان وەرمان نەگرەوە بگرە خۆمان هەرێک لە ئێمە لەو مامۆستا بەڕێزانە لە ئیدارەی مزگەوت هەمومان ئێمە بەشداری و خێرە بووین پارەمان تیا سەرف کردووە جهد توانای خۆمان تیا سەرف کردووە ئەوەی کەماوەتە لای ئێمە بۆ ئەو مەشروعە وەرگیراوە و ئێمە بەنیەتی کڕینەوە بینایە پارەمان لە خەڵکەوە نەمازانێت کەوای لێ دێ کەواشی لاتووە ینی خەلەلێکە کەوتۆتە ئیشەکە و پارەکە زامنە لای ئێمە هەمووی نووسراوە هیچ کەسێک نییە کە بڵێ پارەم دیار نیە چونکەم یا ڕسیدمان بەخویان نووسراوە هەمووی نووسراوە و لەگەڵ یەکلابوونەوەی محکەمەیە ئەو کاتە ئێمەش بڕیاردەن لەسەر خەڵکەڵێ لە محکەمات دۆڕاو کۆتایی پیاتوە شتەیە ڕاستە ئایا محکەمەتان لە پێشە یان لە پێش نییە وڵای جاشتوانی کاتێک مانگێک بڵێ بە خەڵک بڵێ لە فڵان مانگا دادگاییمان هەیە بۆ یەکلایی بوونەوەی ئەو مزگەوتە خۆی ئەم قسانە زۆر کەسێکا نازان هۆکارەکەی چی یاخود چی لە پشتەوەیە ئەگینا ئێمە 28 ئاخر محکەمەمان هەبوو کە ڕەزامەندی هەر لامانەوە گرتو ئایا ئێمە بچینە ترایل واتە بۆ یەکلاکردنەوەی قەزەکە بە محکەمە یاخود نە ئێمە ڕازی بووین ئەلبەتە ئەوانش ڕازی بوون ئێمە لە سەرەتای مانگی سێە لەوانەیە دەیسێ و یاخود بۆ 15 محکەمی کۆتاییمان هەیە لە مانگی سێ داهاتوو مانگی سێ نەک ساڵی طبعا پارێزەرشتان کردووە بۆم قەزیە بە دڵنیایەوە پارێزەری باشمان هەیە و جهد و توانای خۆشمان خسۆ کار و هەموو بەڵگە و ئەو ئەدیلانە یاخود ئەو پرۆڤانەی کە هەیە لەسەر قەزیەکە ئێمە هەموویمان تەسلیمی پارێزەری خۆمان کردو لە دادگایە چاوەڕێی بزانین دادگا قەراری چی بێت ئەگەر ئێوە لە دادگا بیبەنەوە کەواتە پێویستە بە پارەی کا بێ بۆی کە بڕی پارەی مزگەوتەکە خاتیمە پێوێنن حتما جایتر نازانین نەتیجەی دادگا چی لێدی ئەگەر دادگا سوور بێ لەسەرەوەی بەپی ئەو بەڵگانەی ئێمە هەمانێک ئەما پێیان فرۆشوین پەشیمان بوونەتەوە ئەوەی یەکێکە لە داواکاریەکانی ئێمە حاکم قەناعەت کابەوە پێمان بفرۆشێتەوە بەڵێ ئێمە کاتێکمانە چون کاتی خۆی ئێمە ڕێکەوتین کە بەهشدە مانگ پارەکەی بینێ ساڵێک و 6 مانگ ئێمە کاتێکمان پێویستە بۆی کە بتوانین دووبارە ئەوە بکەینەوە مەسەلەن تیاڵچینەوە لە حساب و کتاب و پارەکردنەوە ئێوە کەی پرۆسی پارەوەگرتان لە خەڵگۆسان ئێمە هەر دوا بەدوای ئەوەی کە ئەوان پەشیمان بوونەوە یاخود بڵێن لە کۆتایی مانگی ڕەمەزان ئەوان لە ئاخری مانگی 6 بیناکەیان لێ سەندینەوە ینی لە سەرەتای مانگی ڕەمەزان ئەوان پیانەوتین کاکە ینی 2 هەفتە لەوێ بووین پەشیمان بوونەوە ئەو لێسەندنەوە بە بڕیاری کێ بوو بڕیاری خۆیان ئەوان ساحب مڵکن لاندلۆردن و ئێمە بە ڕێکەوتن ڕێکەوتین کە
11 کەس ئیمزامان کردووە لەو کەسانی کە بە بەڵێن کلیلەکانمان پێداوتیان خەڵکێکی زۆر دیتەناو بینایی ئێمە کلیلەکانە گۆڕین بۆ سەلامەتی هەموو لایەک پێتان نافرۆشین بەڵام سەرەوە دانەیی نییە بۆ مزگەوت ئێمەش بۆ ڕازی بووین مادام مزگەوت دانەخرێ بەڵام بەداخەوە وعدەکان نەبرد لەسەر کلیلەکەمان پێدان قەرار بوو لە 2 ڕۆژە بۆمان بگێڕنەوە دەرگای مزگەوتمان بۆ بکەنەوە بەڵام هەرەوەنە کلیلیان گۆڕی وتیان تەواو مزگەوت داخرێ و جاریتی ناکرێتەوە بۆ مزگەوت طبعا ئەگەر بیشی دۆڕن لە دادگا پشتگیری ئەوان بێت و لە بەرژەوەندی ئەوانێک لای کاتەوە ئەو کاتە خەرجی زۆر ئەکەوێتە سەر شانی ئەم پرۆژەیەکەیەوە شانتان ناوەتە بەر وڵای جاخۆ ئێمە لە لای خەڵکی بە ئینساف لە لای خەڵکی بەڕاستی واقعبین حەق ئێمە هەچەند بۆ خۆمان و بۆ قیامەتی خۆمانمان کردەوە کە خزمەتێ بە مجتەمەعی خۆمان بکەین لە لای خەڵکی حەق ئێمە جێی دەستخۆشی دوعای خێری ئەوان بچون ئێمە لە کاتی خۆمان لە ماڵی خۆمان لە حاڵی خۆمان لە تەمەنی خۆمان مەخسوس سەر ئەو مەشروعێکی گشتیە ئەخیرا ئەگەر بکرێ خۆ ئێمە چەند ساڵی ترمێنین بۆ مناڵەکانمان تا 50 ساڵیکە تا 100 ساڵیکە لەوێ خەڵک خزمەتی تیا بکرێ ئێمە بە تموحی ئەوەی کە ئەجێکی قیامەتیمان هەبێ ئەوەشی دێتە سەر شانمان بەڕاستی ئێمە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ مۆزوعە بەڵێ ماوەسا محەممەد لە جەنابتە پرسم ئەو پارەیە لە دوای دادگا چی لێت ئەگەر ئێوە بڵێن لە بەرژەوەندی خۆتان نەبوو بڕیاری دادگا و گەڕانتان چی لێ پارەکە پلاتان چیە لەو پارەی کە ئەمێنێتەوە چی لەکەن بسم الله الرحمن الرحیم هەروەکو چۆن حساباتەکە هەموو لای تۆیە تۆ کە پیشانماندای بینیت ئێستا حقەتەن ئێمە پارەمان خڕ نەکردێتەوە بۆ خۆمان و هەڵیگرین بۆ خۆمان پارەمان خڕ کردێتەوە بۆی مەشروعێک بکەین و مەشروعێک خێری و مزگەوت بکەینەوە ئیسفادەی بۆ خۆمان و بۆ نەوەکانی داهاتومان هەبێت ئەگەر لە محکەمەکە لە مەساڵحی ئێمە بوو سوپاسی خوا دەکەین و مێدیشمان وایە هەرواش دەبێت بە ئیزنی خوا مێدمان وایە ئەگەر خوا نەخواستە بەعەکسۆ بوو ئەو جەماعەتە 150,000 لیان وەردەگرینەوە ئەو کاتە پرسێک بە خەڵک دەکەین چ عەزیان لێ بوو بینایەکی تر دەگرین و دەکەین بە مزگەوت یا ئەوەتەوەی داوای پاری کرد پارەکەی دەدەینەوە پارەکە لای ئێمە ناخرۆ چونکە ئێمە هەڵمان نەگرتووە حقیقەت خۆمان نەکردێتەوە بۆی کە بۆ خۆمان هەڵیگرین یا بۆ خۆمان سەرفیکەین یا مەشروعێکی چاکتر یا مەشروعێک وەکو ئەوە یا بچووکتر ئیدی ئەوەی کە بۆمان کرا دەکەین ئینەشمان کرا و دیزاینمان بۆمان سەر ناگرێت ڕەسید هەیە پارەکە دەجێڕنەوە بۆ خەڵک بە ئیزنی خوا طبعا ئەمانە مووی ڕەسیدن لێرە ئەمە دەفتەرێک نییە تا بڵێشتی یاری وشتی نۆتیسیگار بەمە ڕەسیدە گورد و درشتی نووسراوە زۆر بڵێ زۆربەی من سێرم کرد پێشتر ئەم ئینڤۆیس بووکە هەموو ئەو ڕەسیدان و ئەو پارانەی لە خۆی گرتووە کە وەرگیراوە بە ژمارە تەلەفۆن و بە هەموو حسابێکەوە شتەکان بەڵام زۆرە عنیوەنیە بڵێ وەڵام بتوان لاپەڕەپشان ئەوەی بدەم من بینیم بەڵام یەکشت هەیە حقیقەتەن یعنی ئەوان 150,000 لێ هیچ بیانی نییە کە هۆڵدیان کردو هەڵیان گرتووە وەکو پێشکی بەڵێ وەکو پێشکی داویانە و ئەو پارەی کە دراوە بۆ کرین دراوە شایدمان هەیە نووسراوە یعنی نەقانون نەشەرع هیچ شتێک ڕێگە نادات ئەو 150,000 خەڵک هۆڵدکەن لە کاتێکدا پارەی ئەو خەڵکە ڕەشفروتەیە مەگەر حاکمێک بێت هیچی لە دنیا نەدیدی بێت عندنا ناڵە بۆ پارەتان هەڵ کردووە بۆ پارەی و خەڵکەتان لێە بۆ کلێتان دەستانەوە بۆ نەتان دەژێڕاوە بوویان یعنی چ قانونێک چ عەقڵێک ئەو باشە ئەگەر کابراوتی دەستکاری بیناکە کراوە و شتیان شکاند و ئێمە بڵگەمانەیە حقەتەن کە هیچ شتێک نەکراوە ئەو خۆشی لێوە بووە و خەڵک شایەدا بە ڕەزامەندی خۆی ئەو جار ئەگەر تۆ کلیل نەدەی بە من ڕەزامەندی وەرنەگرم لە تۆ چۆن دەتوانم بێم بە ماڵی تۆ ئەو خۆی کلیل داوە تۆ مەبەستەوەیە ئەو خۆی پەشیمان بۆ تۆ ئەبێ خۆشی پێشێباری ئەگەر حەزەرێک کۆکە هەیە ئەگەر من شتێک بکرێ بگرم لە تۆ پەشیمان ببیەوە نابێ قەربم دەیتێ نەک لەوەی کە یعنی زەرەبیش بکەم و ماشیشم خۆی یعنی لە کوێی دنیادا هێشتیوە چی قبولی دەکات چ عەقڵێک چ شەرعێک چ قانونێک عین نەبووشتیوە حقیقەتەن لە باتی ئەوەی کەوان بە پیاوانە بێنە پێشەوە بڵێن کاکە پەشیمان بووینەتەوە ئەوە پارەکەتان زەرەدی چیتان کردو بۆتان دەژمێری بڵێن وەڵڵی ئێمە پارەکەش هۆڵ دەکەین باشە گە پارەکان بوو هێندە هۆڵ دەکرد باوکتان حەق خۆمان دەجێرن و پارەتان دێنەوە ئەوان پارەکان هەر هۆڵ کردووە یعنی لای خۆیان ئەگەر بەنیەتی خواردن نەبێت بۆ هەڵدیان دەکرد هێندە ئەچینە لای مامۆستا گەیلان لە جەنابیان برسین هەرە پرسیارە لە جەناب دەکەین و دووبارە بۆچی بەرەو شکست ئەڕوا سەرگرتنی ئەو مزگەوتە و بە مزگەوتبوونی ئەو شوێن و ئەو مەکانەیە بۆچی ئاوە ماوەتەوە و بۆچی نەیان هێشت ئەو پرسیارانە کە خەڵکی کات پارەکە چی دێهات بسم الله والسلام على رسول الله ئێمە بینایەکە زۆر بە محکەمانە و
خۆشی و ئەچوە پێش ئیشەکەمان تەواو بوو کە بە پارەکە بە 18 مانگ تەواو بدرێتە لاندلۆردەکەی لاندلۆردەکەشی ناڕزایەکی نەبوو ئەمە ئێمە لە سەرەتا دەستورێکماندانا ئەو بینایە سەرەوە مزگەوت و بنیش وەکو بزنسێک بەکاربێنن لە پارەکە لە مزگەوت سەر برێ بیانی مزگەوت ئیمامێ بێ خەتیبێ بێ مزێوەرێ بێ پاکەرەوەی بێتر سییانەی ئەوێتنەوە هەم پارەیە ئەمە ناتوانین هەم ڕۆژ داوا لە خەڵک بکەی کاکە پارە بۆ مزگەوت ئەو پارەی خۆی لە مزگەوت سەرفەکەین هەندێک کەسمان لەگەڵ بوو تەماحیان هەبوو تەماحیان لە بزنسەکەیدا و بۆ خۆیان بکەن ئێمە دەستورێکمان دانەگوتن ئەو ئەندامی ئیدارە و کەس بۆی نییە خودی خۆی بزنس دێرە بکە بزنسێک دروستەکەن وەکو کرێکار وەکو سەرپەرشتیار لی ئیشەکەی مانگانی خۆت لی هەڵەگەری قازانج ئەبێ بێتە ناو مزگەوت ئەمانە کە ئەو شتیان زانی پێیان ناخۆش بوو ناچوونە دەرە و شتەکان دروست کرد لاندلۆردەکەیان لێمە هاندا ئەمانە پاریان پێ پەیدا نابێ ئەمانە دروست نابێتن بەو 18 مانگە میلیۆنەکەتان ناداتەوە دوایە شکاتتان لێ یەکەن و ڕۆیان هەڵبەستن ئەو زۆرە کەسانش دڵ نەخۆشن خوای گەورە فەرمێ أولئك في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون يعني درو بختانیان هەڵ ئەبەستی چونکی خۆیان دڵیان نەخۆشە خوای گەورە زیاتر دڵیان ناخۆشەکە بۆ چونکی ئینسانی درۆزنن درۆزن شت بڕختان و درۆزن هەڵەبەستن بۆ ماڵی خوای دروست نبي خواي قرش فرمي ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها أولئك ما كان لهم أن يدخلوها إلا خائفين لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب أليم أواني هولدا كأنا مالي خواي سر نجريشتك دروس نبي بمالي خواي قرش فرمي أنا إنسان روغشن للدنيا ترسنوكن كأسنا نامز جوتا لبروي ضليان نخوشة بترس أسنا ناوي خواي قرش قيامتيش عذابشي زوريان مثلا أوشتا أوان هنشتك کە بەو ئاقارەیان دابن تووشی منفعەتی دنیاویان لەگەڵ هەبوو بەس ئێمە نەمانش ئەو منفعەت بۆ بڕواتن هەموو شتێک بۆ مزگەوت ئیتر شتەکە لەو ئاستەی بە دروستیان کرد بەڵێ ئەی خەڵک بۆ کاتی باسی پارەکە کرێت وەکو جان ئاماژ کرد لەوەشێک خەڵکانێک ناحەز بن بەڵام خەڵک بەکۆی گشتی جەماعەتێکی زۆر ڕقم لێیە ناڵێن بۆ نمونە ئەو 900,000 کۆ بۆتەوە هەندێک کەمترڵ هەندێک زیاتر ئەم خۆتانەوەتان ئەلان کردووە کە ئەو نەهەیە و هەر بەڕاستی هەر بۆ شێوەیە کە باسیەکەن وڵای تر ئەوکو گوتم ئینسانی دڵ نەخۆش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بەسە لەبۆ ئینسان کە بدرۆزندا بندرێ هەشتێکی گوێ بیست بوو بڵاوی کاتەوە تو کە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا کابرایشی فاسق دێتە لات کاکە 900,000 کۆ کردو 700,000 کاکە تەلەفۆن بۆ جماعەتی دارە بکە کاکە شتێکی وا هەیە بۆرە پێشتر بەێمە ئەوەکو جنابەت ئەو هەموو ڕەسیدان هەموو لەسەرێکی دانا لە 10 پاوان هەتا 1000 پاوان هەتادا چەندی داوە ئەمە نووسیوانە کاکەوەرە لێم خۆمان پرسە نە کابرا گوێ لە ڕاگەری ئەو بڵاو ئەەکەیەوە درۆ لەسەر شتێوە ئەسک و ئەساسی نییە خودی خۆی کە ئەو پارێکە پەیدا کۆمان کردەوە بەشێکی قەرز بوو بەسێکی بە سەدەقە دراوە ئەو قەرزانێمە وەرمان نەگرێت چونکی کە مشکلەکە دروست بوو ڕامان کرد وەکو ئینگلیزی خۆتمان کرد قەرزەکان وەرمان نەگرت هەتاکو مشکلەکە تەواو بیزا قەرزەکەی وەرەگرین و بدەین بە لاندلۆردەکەی ئەجنانی خەڵکە لە بۆ خۆی سەر بە خۆی قسەیەکە کاتن بۆی خەڵکە حەزانێک چیتر پەیدا بکە بەرامبەر بە مزگەوت خۆی کە ناحەزە بەرامبەر مزگەوتی ئەوێ بەو درۆ دەلەستانەشی خەڵکی تر پەیدا بکات باشە ئەچینەوە لای مامۆستا ئارام ئەپرسین ئەم پارەی کە لای ئێوە هەرچەنێکەیە کە ماوەتەوە یا هەرچەنێکە کە سەرف کرا لە ڕێدادگا ناچنێ ناو تەفاسیل و شێوازەکان بەس ئەوەی کە ماوەتەوە ئایا ئێوە هیچتان داوە بە هیچ پرۆژێکی خێرخوازی وەکو مزگەوت وەکو چوزانم پرۆژە خێرخوازیەکان هیچ پرۆپارێکتان ناردووە بەبێ ئەوەی پرس بە خەڵک بکەن ئەگەر بە سەریحی بڵێم نەخێر لە بڵێن پارەی کۆکرات و بۆ ئەو بینایە بۆ ئەو مزگەوتە و خەڵکی دڵی پێی خۆش بووە کە باڕێک ئەکرێ بە مزگەوت ئێستا ئێمە ناتوانین تەسەڕف پێ بچمە وەقفی ئەو بینایە وەقفی مزگەوتە لە حاڵەتی ئەگەر ئەو مەشروعی ئێمە سەر نەگرێ پارەکە مایەوە بە ڕەزامەندی یەکە بە یەکێ و خەڵکانە کە ژمارە تەلەفۆنیانە پرسوڕایانەکەین بە تابەتەوەی کە پارەی زۆری داوە یعنی خێرخواز هەیە جێی دڵخۆشیە بەڕاستی مەبلەغێکی زۆر پاری داوە لەسەر ڕەزامەندی ئەوان پیان خۆش بووی خەنە مەشروعێکی تر ئەگینا ئێمە مەسئوولین بەرامبەر پارێ ناتوانین پارەی ئەو خەڵکە بەبێ پرسی ئەو خەڵکە بدەین بە هیچ شوێنێکی تەنانەت بۆ مزگەوتیش پێشوی کۆتایی پێبێنین پێم خۆشە بزانم جەنابی مامۆستا محەممەد یا مامۆستا گەیلان مامۆستا ئارام ئێوە کۆتا قسەتان چییە پەیامتان چییە مەسەڵاتان هەیە چی بڵێن خەڵک چی بکە بەڵێ وەڵای لە ڕاستیە ئێمە سەر باری ئەو هەموو
قسە و بوختان و مەسەلەن قسە هەڵبەستن و ئەو ناڕەزایی و ناڕەحەتی خەڵک کە پێی ناڕەحەت بۆ مزگەوت بکرێتەوە سەرباری ئەوش بەڕاستیجی دڵخۆشیەک و کۆمەڵی خەڵکی باش لێرە لە کوردستان لە وڵاتە ئەوروپیەکان لە بەرازیل و ئێمە تەلەفۆنمان بۆ کرا و خەڵک بەشداری و پرۆژەیە کرد بە بەڕاستی خێران بنووسێ جێی دەستخۆشیە ئەوانە دڵی ئێمەی خۆش کردووە و ئەزانی کە خەڵکی باش قوراب لە هەموو شوێنێک هەیە و بەڕاستی پامێکشم بۆ خەڵکی ئەوەیە کە بزانم بەرچاوڕوون بن بەڕاستی ئەو قسەی کە ئەیکەن ئەگەروانە بێ مەسەلەن جەنابەت باس کرد کە خەڵک کۆمنتی بۆ نووسی 700,000 600,000 شەنە کۆکراوەوە من پێڵێن ڕاست نییە ئینسان دوو حاڵەتە ئەگەر مسلمانە و دیندارە ئەمە درۆیە و بوختانە ئاگای لێبێ بەخۆیان بچێتەوە دێتە سەر میزانی حەسەناتی ئێمە چاکانی ئەو بەڵام ئاگادار بێ بڵاوی نەکاتەوە لە بەروی گوناحبارە هیچ شتێک لەو بابەتە نییە و ئەوەشی کە خەڵکێک نازانێت دوور لە دینە مانعنی نیەمە چۆن قسە ئەکرێ قسە بەرامبەر پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحان کراوە ئێمەش ئەو ڕێگەمان گرتووە شتێکی طبیعیە بۆیە خەڵک بەرچاوڕوون بێ ینی ئەوەی کە مزگەوت داخا ئەوەی کە پارەی خەڵکی لایە کە پارەی خەڵکی بردووە حەقە ڕوبەڕووی ئەوە بکرێتەوە ئەو قسە و قسەڵک و گلێ و ناشتانە نەوەکو ڕوبەڕووی ئێمە بکرێتەوە کە ئێمە مزگەوتمان کردوێتەوە ئێمە لە ماوەی 2 مانگە ممکنە هەزارها خەڵک بێت ئەو مزگەوتە چەندها پرۆژە خێری تیا کراوە ینی پرۆژەکەمان وەساوە خەڵک لۆمەی ئەو ناکە کە مزگەوتەکەی داخستووە دێ لۆمەی ئێمەگە کە مزگەوتەکەمان کردوێتەوە بۆیە بەرچاوڕوون بن ینی بە قسەی عاتفی ینی یاخود بە شتێک کە ناڕاست بوو مەیلێن وەڵا گوناحبارن بۆ قیامەتی خۆتان ئاگاتان لێبێ هەر شتێک ڕاست بوو دروست بوو ئێمەش ئەوە مزگەوتمان هەیە ئەوە ئیشکارمان هەیە شوێنی ئیشکارمان هەیە ژمارە تەلەفۆنمان لە ناو خەڵکا هەیە هەر کەسێکی شویستی لە ڕێگەی جەناب تۆ پەیام بنێرێ ئێمە ئامادەین هەموو کات و ساتێ لە خزمەتی خەڵکیان بە تایبەتی بۆ ڕەوانەوەی هەر گومانێکی خەڵکی بەرامبەر دادگایەکە چنی مانگی سەیە دادگایەکە ئێمە ئیمێڵمان باتۆڵە ممکنە لە 10 2023 واتە کەمتر لە 2 مانگی تر دادگایەکەیە و ئێمە حەقمان پێ و ئومێد دەکەین ئینشاءڵڵا کە ئەرحەق کەسەر بەڵام یەکتەبی ترم ئینشاءڵڵا یەک قسەی ترم هەیە سوپاس بۆ خوای میهرەبانم سوپاسی خوا دەکەین کە ئێمەی کردوێتە عادەتی خێر بۆی کە هەستین بۆ مەشروع خێرە و لە پاشان سوپاسی ئەو خەڵکە خێرخوازە دەکەین کە بەدەنگ مەشروعی خێرەوە دێن بەڕاستی لە هەر شوێنێک مزگەوتێک دەکرێتەوە ماشەڵڵا خەڵک بەلێشاو ڕوو دەکا و پارێز سوپاس بخوا پێشوازی دەکات و ئەو کەسانی دڵیشان نەخۆشە پێیان ناخۆشە مزگەوت بکرێتەوە و پێیان ناخۆش بە مزگەوتی گەورە بکرێتەوە لەو شارە سوپاسی خوا دەکەین و مزگەوتی گەورە دەکرێتەوە سوپاس بخوا کوڕی پاکوی هاستاوە مزگەوتەکە تەواو بۆ بە ئیزنی خوا ئینشاءڵڵا مزگەوتێکی گەورە دەکاتەوە ئەمەش بۆ ئەو کەسانی کە بێدینن ئەو مزگەوتە گەورانە دەبێتە چقلی چاویان بە ئیزنی خوا و ئێمە هەمومان سوپاس بخوا خزمەتکاری دینی خوای گەورە شتێی بێوێت ئەو دەکاتە پێش و ئەوە دەکات بە خزمەتکاری دینی خۆی ئەمە فەزلە خوا دەیدات ئینشاءڵڵا بەردەوام دەبین لە خزمەتکردنی دینی خوا ئەوەی پێمان بکرێت درێغی ناکەین و سوپاسی خەڵک دەکەین کە پشتگیری ئەم مەشروع خێرانە دەکات و ئەوانەی دژاتیش دەکەن واللهی لە دنیا و قیامەتدا مایەپوچەم بۆ دەمێنێتەوە بۆیە باواز بنن لە کاری خراپە و لە قسە و قسەڵۆک چونکە لە زەرەرمەندی زیاتر هیچ کام بۆ نامێنێتەوە بەڵێ فەرموو ئینشاءڵڵا ئەمە لە کۆتایی داڵم ئینشاءڵڵا ئەو خەڵکانە قیامەت کورت دنیای کورتە بەرەو قیامەت ئەڕۆین دنیاکەی خۆتان قیامەتەکەتان بە دنیادا مەفرۆشن بە دوای درۆ دەلەسە بوختانی خەڵکا مەکەون چی ئێمە باکمان نییە هەرچی ئەکەن بوختانمان پێگەن چی حەسەناتەکانیەوە بۆ ئێمە دێ ئەگەهاتان بی گوناحەکانی ئێمەش بۆ ئێوە دێتن قیامەتی شاپەشیمانە بیتەوە خوای گەورە فەرمی یەومە یەعض الظالم على یدیه ئەو کاتی کە پەنجەی پەشیمانی خۆی ئەگەزی کە ئەو گوناح و تاوانەی کردێ کە ئەو بوختانانەی کردێ لە ڕۆژی قیامەتە ئەو زەفم ئەگاتانەوێ شتێشی حقیقەتەکە بینن ئەوە تەلەفۆنی کاک ئارامی هەیە مزگەوتەکە دیارە وەرە لێرە کراوێ و هەر کاتێکە هەر پرسیارێکت هەیە بپرسە نە هەر بە دوای قسەی خەڵکا بکەوی و ئەتوش دوای قسەی بەلایەکیدا بەی و تۆزێک زیاتری بۆ بکەی و بڵای بکەی و بە ئینشاءڵڵا وەکو مامۆستا گوتنی مزگەوتەیش نەبی جێگایتر هەر پێیا ئابیتن ئەو مزگەوتیشت پەیدا بووە ئەو ئێرمن کامە ئینشاءڵڵا ئەبێ بە 15 مزگەوتیدا ئەکرێتەوە بۆی مسلمانەکان دڵخۆش بن و ئەوانێک کە بە ناو مسلمانم مانی ملحیدەکانیشن پێ شاراک و بسی چەقلی چاوێن ئینشاءڵڵا بارەکە الله فیکم جزاکم الله خێر بینەران و بیسەرانی وەڕێز ئەمە کۆی گشتی وەڵامەکان بوو وەڵامی پرسیارەکانی ئێوە بوو و پێم وا بێشتەکان هەمووی کۆی ڕوون بوو و لایەنی ئێمە ئەم لایەنەمان پێویست بوو لەوە چێ برادرانی خاوەن مڵکەکە یا لۆردەکە بپرسن بڵێن ئەوە ئێمەش قسەمان کردبایە بەڵام پرسیارەکە ئاڕاستی ئەمان کرابوو لە سۆشیال میدیا بە تەلەفۆنات لە شێوازەکان
خەڵک لە پشتەوە باسی ئەمەیان کرد کە ئایا هەوڵەکان کارەکان ئیشەکان ئێمان چی لێ هات پارەکەت چی لێ هات بۆیە پێویست بوو ئێمە ڕوبڕووی ئەمانی بکەینەوە دەستا خۆش بێت سپاس بۆ مولایەکتەر مامۆستا ئارام دەڵێ مامۆستا گیلان مامۆستا محەممەد دەستان خۆش بێت هیواداریان ڕوو بێ لە هەمولایەک بەڵام 28,000 دەپارین نووسراوە ئالە نووسراوانە هەیە بێر شەسیمان هەمومان ژیان کردوەوە تێگەی ئەمە یعنی هەش کەسێ بێت مان ڕژبێ حسابات کا بەڵام دڵسۆزانە نەو کارە لە پشتی تەلەفۆنەکەی و بنووسەکانی 700,000 بۆ بلاو دروشتە ئاگاشی لێ چۆن زانی باش بۆ نەی 800 بۆ نەی 600 هەمووی کە گەیشتە جەنابیشیان مامۆستاوان لای خۆیان ڕایانگرت و فرانکەکەشیان دەست لێ نێیاوە و ئەمەش کۆمەڵە پارێکی ترە کە هەرێکی لە وڵاتی کۆ بە ئیرۆ هاتووە بە کڕۆنی سویدیۆ هاتووە کەی بینن لێرە نووسراوە بەڕاستی ئەمەش تا حەدەمەش خۆی نیەتپاکیە ئینشەڵا هیوادارین هەموو شتێ ڕوونگە لە هەمولایەک و ئەمەی کە ئەمان دایاناوە ئەمووی نیشانە و بەڵگەی ئەوەیە کە ئامانەت سلام عەلەیکوم تکایەگەت پارەکەدان بە پێش وەرسا بە لەگەڵمان بکەن ئەوەش مای وەرساوی و بەیانەی کە توان نردووە و تەنان و نامانەش کە هەمووی کە هەرچەندێک بوو هەوازان سوپاسی سیستەمان دانیمارکەوە پارە نێراوە نووسراوە بڕەکەی شەرماوە و خۆی بەکۆی بینن لێرە خۆی بەڕاستی کە نیەتپاکی نەبێ هەر نانووسی هیچ پێویستەکە ناینووسم و بەکاری هێنم ئەوە خۆش خۆ بۆ خۆی قسەیە کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4